بەڵێ ساڵتان لێ بێسلااو لێ و لە بینەرانی ناڕتی دیارە بەپێی بڕیاری نوێی وەزارەتی پەروەردەی عێراق بۆ هەر قۆناغی لە هەفتەیەکدا تەنها 2 ڕۆژ پێویستە بخوێن و هەروەها بەپێی ڕێنمایە تەندروستیەکان بێت لە بەپێی ڕاگەاندراکۆی وەزارەتی پەروەردەش بێت دەبێت لە هەفتەیەکدا بۆ هەر قۆناغێک 2 ڕۆژ دام کات و هەروەها پۆلەکانی 4 و 5 ئامادەی و هەروەها 1 و 2 ناوەندیش دەبێت لە ڕێی تەلێگرامەوە ئەوانەکانیان بخوێنەوە بە ئەلکترۆنی بێت. بۆ زانێری زیاتر مامۆستا پەروینم لایە بەڕێوەبەر یەکەی سەرپشتیاری مامۆستا سڵاو لێ بێ میکانیزمی کردنەوەی پرۆسی خوێندن ئەمجار بە چ شێوەیەکە؟ وەکو جەنابتان ئاماژەتان پێدا دوای ئەوەی کە بڵێن زنجیرەی کۆبوونەوە کرا لەسەر چۆنیەتیکردنەوەی جارێکی کە قوتابخانەکان و وە کۆتایی هێنان بە تاقیکردنەوەکانی نیوەی ساڵ و کورسی یەکەم بڕیاریاندا کە شێوازێکی جیاوازتر لەوەی پێش و قوتابخانەکان بەڕووی خوێندکاران بکرێتەوە و بە چەند قۆناغێک سەرەتا بە نسبەت قۆناغی سەرەتاییەوە کە 1 و 2 3 سەرەتایی دەبێت بە ئامادەبوونی خۆی بێ خوێندکارەکە حزوری بێ و لە هەفتەیەکە هەر قۆناغێک 2 ڕۆژ دەوامی تێداکرێت و پۆلی 4 و 5 سەرەتاییش دیسانەوە ئەوان بە ئۆنلاین نەبێت و بنسبەت ناوەندەکانیشەوە بە هەمان شێوە 1 و 2 متۆستا بە شێوەی ئۆنلاینە و 4 و 5 عدادیش بە شێوەی ئۆنلاینە بەڵام ئەو خوێندکارانەی کە بڵێن 6 سەرەتایی و 3 ناوەندی و 6 ئامادەیی کە لەسەر ئاستی عێراق بە کەلۆرین و تاقیکردنەوەکانمان سەر بە حکوومەتی عێراقا ئەوان بە شێوەی حزوریە بێ واتە بە ئامادەبوونی خۆیان هەفتەی 2 ڕۆژ دەوامی تێداکرێت. سەبارەت بە ئێمە وەکو سەرەتایەکان بۆ خۆمان لیژنێکمان دروست کردووە ئەو لیژنەیە 2 جۆر خشتەمان ئامادە کردووە وەمان کردووە کە ئەو دیاتانی کە دوورە دەستن و کە ئینتەرنێت پێی ناگا و ژمارەی خوێندکارەکانیان کەمە بە شێوەی حزوری بێواتە بە ئامادەبوونی خۆیان لە لادیەکانی کە ئینتەرنێتی تیانیا و یان گوندیشینێکی فەقیرە و ناتوانن ناگەنم مەسەلەی ئینتەرنێت بەم شێوازە خۆمان ئامادە کردووە و ئەم ڕۆژ یەکەم ڕۆژی خوێندن بوو لە شاری کەرکووک بە بەشداریکردنی زیاتر لە 92,000 خوێندکار لەسەر ئاستی خوێندنی کوردی و 550 قوتابخانە. بەڵام ئەوەی کە جێگەی نیگەرانیە یعنی ئەم دەوڵەت پەرلەمان حکوومەت هەست بەوە ناکا کە تۆ پێویستیت بە پێدابیستیە کە ماما قاکەرەوە یعنی کۆمەڵێ شتا کە باوکی هیچمان بۆ دابین نەکراوە یعنی ناکرێتەوە ڤایرۆسێکی نالەبار ڕۆژانە دەیان خەڵک پێوە ئەتلێتەوە خوێندکارێکی تەمەەن 6 ساڵ ئەنێریتە قوتابخانە تەنانەت کە مامێکی پێوە نیە ئەی باوکێک کە 5 خوێندکاری هەبێ چۆن بتوانێت ڕۆژانە 5 کە مامە و پاکەرەوەی دەستوکل و هەر شتێکی کە پێویستەکە بۆی دابین بکرێت دەکرێت لە باتی ئەوەی کە لە پەرلەمان نیگەرانی بۆ زۆر شتی ترەکەن و نیگەرانی زۆرەکەن لە دۆسەی تر با بە هەندی وەرگرن چەند شەریکەیەک بخەنە خزمەتی ئەوەی قوتابخانەکان پاکرێتەوە و کە مامات و پێداویستەکانی تر بۆ خوێندکاران ئامادە بکرێت. پێ دوای مامۆستا ینی پەرلەمانتاران وەک پێویست دەبوونە لەمڕۆ وڵاهی گەرۆک پێویست بوونە ئێستا من دایرەکەی خۆم ئێمە لە بازار شتی بۆ کڕین یعنی تا ئێستا کەس نەهاتووە بڵێ بە ئەمە ببین بۆ ئەم دایرێ یعنی بەڕاستی هەڵایەکی گەورە کە ئەمە ڤایرۆسێکی کوشندەیە لە نەفسی کاتایە هیچ هەڵایەک نییە کە ئەوەی ڕێگری لە ڤایرۆسەکە تەنها توانن نازانم من ڕێگری بەوە نابینم کە تۆ بەس قوتابخانەدا بخرێ من وای بینم حکوومەت بەس قوتابخانە داخە خوێندکارێکی زۆر گلەیەکای کۆل لە ڕێگەی ئۆنلاینەوە ینی کێشەی خراپی هەڵەکانی ئەنتەرنێت یانە کە تا ئێستام گرفتە چارەسەر نەکراوە یعنی هەوڵەکانی ئێوە چییە بۆ من پاڵپشتی دەنگی خوێندکارانم کە ئینتەرنێت وەکو پێویست نییە و وەکو پێویست تەنانەت لایەنێکی پەیوەندیدارن ینی پاڵپشتی بە چارەسەر پاڵپشتی چی یعنی من حکووم یعنی من پاڵپشتیم کە ئۆنلاین نەجاحەت ناهێنێ بەڵام نەبوونی ئینتەرنێت یعنی ئەوە هیچ هینێکی بە منەوە نییە ناکە یعنی ئەوە دەبێ حکوومەت خەمی لێ بخوا من وەزارەتی پەروەردەم وەزارەتی اتصالات نیم کەتی پەروەردە مامۆستا ینی
بە پرۆسیی خراپ تا ناڕۆن بۆ ڕێگەڵەکانی ئینتەرنێت خراپن خوێندکاران گلێواکەن کە مامۆستاکان لەو کاتێک کەوانەکانیان پێ دەڵێن و لە ڕێی تەلەگرام و یعنی کێشەی خەتیان بۆ دروستەوێ کێشەی کەمی کارەبایان بۆ دروستەوێت لە کاتی وانەکانە خوێندکاران دەڵێن کارەبا دەبڕێت یعنی تا کاتێتەوەتی لە بەغیابی شنووسن و گاوڵاتیانڵێن یعنی وەکو خوێندکاران بەغیابی شنووسی 100% وایە هێڵی ئینتەرنێت زۆر خراپە و ئێمە کێشەیەکی کەشمانێ وەکو خوێندنی کوردی ئێمە لەبەرەوەی خوێندنی کوردی بە زبانی کوردی و هەموو بابەتەکان بە کوردیە لە سەر ئاستی عێراقە تەلەڤیزۆنی پەروەردەی هەیە تەلەڤیزۆنی عێراقی کە هەموو ئێوارانێ پەخشی هەموو بابەتەکانەکە بۆ خوێندکاران بەثی مباشریانێ پێوترێ سەکۆی نیوتن ئەوانە هەمووی بۆ خوێندنی عەرەبی ئامادەکراوە و خوێندکار سوودمەندە بەداخەوە دیسانەوە ئێمە لەوەشە ئێمە تا ئێستا هیچ تەلەڤیزۆنە ناتوە ئامادەی خۆی تەلەڤیزۆنکەیەوە بالێەوە ڕخنە بگرم ناتوە بڵێ من ئەتوانم بێم لە ڕۆژێکا 2 سعات کاتی خۆمت بدەمێ پەخشی تیا بکەی یعنی ئێمە خوێندنی کوردی کەوتوینە تا بینی وەزارەتی پەروەردەی عێراق و وەزارەتی پەروەردەی هەرێم و ئەیتر شتەکانمان پەرتەوازە بووە هەر ڕۆژی تووشی شۆک شتێکی تازە بین هەر ڕۆژی مشکلەیەکی تازە دێتە نەتیجە کێ زەرمەند دەبێت طبعا خوێندکار زەرمەند دەبێت کێ زەرمەند دەبێت تۆ چی لەبەردەستایە کە دروستیەکەیت و تۆ منداڵی ئەو خەڵکت لەبەردەستایە توێ پەروەردەی بکەیت پەروەردەکردنیش بە پشێوەیە طبعا ناتوانانی وەکو پێویست هەموو شتێکی پێشکەشکەی فەرمانگەی تەندروستی کار و بڵاوی کردو ئەگەر بەم شێوە ڕێژەی توشبووان زیاد ببێ ئەوە ئێمە دیسان و قەدەغی چوو گشتی ڕاگەین و مەکتەبەکان دەداخێن قسەی ئەو چێ لەبارەی وڵا قسەمان چیە ئێمە وەکوتم ئێستا کەرکووک پارێزگارێکە لە پارێزگاکانی عێراق ئەگەر لە کەربەلا هەر تعلیماتی دەرچیە مەجبور تۆش وەکو کەرکووک و وەکو خوێندنی کوردی جێبەجێ بکەی ئومێد دەکەم ئەم ڤایرۆسە یەکلا بێتەوە بۆی بتوانین ڕتمی خوێندن بە ڕێکوتێکی بێتکەن مامۆستا پەروین بەڕێوەبەری یەکەی سەرپەرشتیاری بەڵێوە کە و میوانەکەشم ئاماژەی پێکە لە ئەمڕۆ کە ڕۆژی یەکشەمەیە 92,000 خوێندکار بەشداری وانەکانیان کردوەوەها پۆلەکانی شەشەی سەرەتایی و سەی ناوەندی و شەشەی ئامادەی بە حوزوری وانەکانیان دەخوێنواتە لە هەفتەیەکە 2 ڕۆژ دەچنە دەوامکردن بەڵێم دەگەڕێمە لایەوە بەڵێ دیار